سێ منداڵ لە ژوورێکی سارد و ساکاری خانووی باپیرەیان دانیشتبوون کە لە ڕوخساریاندا بێنازی بەدی دەکرا. باوکی ئەوان کارمەندی هێزە ئەمنیەکان بوو. لە هێرشەکەی مانگی ئۆکتۆبەری داعشدا بۆ سەر کەرکووک گیانی لەدەستداوە و ڕۆژێک دوای گیان لەدەستدانی باوکیان دایکیشان فیشەکێکی بەخۆیەوە ناوە و گیانی لەدەستداوە. لە دوای شەید بوونی هاکاری کوڕم شەو لەگەڵ خێزانەکەی دانێتم کچی خوشکم بۆ خێزانەکەی دڵیم دایە وتم ئیشەڵا تۆ بێکەس نیت مناڵت بێکەس نابێ وتی خاڵۆ تۆ باوکی منی خێزانەکەت دایکی منە ئیشەڵا بێکەس نابم مناڵم هەتی و نابێ من پشتم بەیەوە قایمە ئافرەتێکی زۆر لەسەر خۆ بوو و زۆر هادە بوو لەسەر خۆ بووی تر شەو سعات 4 بەیانی خوشیەکەم چاوی لێ بوو وتی سێرەکەم هەڵساوەتە بۆی چیەکەی وتی وڵا سەرمامە چوو بۆ ژوورەکەی خۆی پەجامۆشتی لە پێ کردبوو جووتێک گوارەوی مێردەکەی لەبەر کردبوو سەری بەستا بۆ دیار و بۆ ئەوەی کە بکەوێ گیانی دیار نەبێ عنیا بۆ لەبەرەوەی کردبوو ئیتر هەر خوشکەم لێ دوور نەکەوتەوە تاکو بەیانی هەڵسا من خەوت بووم لە جووری میوانەکە هاتوتی خاڵۆ ئەوە چاوشتم بۆتان حازر کردەوە هەرسن میوان دێت بڕۆن ئەو دی و وەڵای ئێمە خەبەر کردەوە چای وشتی بۆمان دانابوو تر یەک دوو ئافرەتی لە ژوورەوە لەگەڵا بوو ئافرەتەکان ئەمە بەتانی دابوو پێ ئەوە سەرینی داپوی بیبەنە دەرەوە یان دیار بوو ویستە بۆی ژوورەکە چۆڵکە بەس کوڕەکەی لە لای مابوو لە ئاخێرە کەس نەمابوو بە کوڕەکەی وتە بۆی دێ بڕۆن بۆ لای باوە تر کوڕەکەی دیار بوو نەیوێرا بوو برێ دێم لەگەڵ تاوتی من نایم دە تۆ ئۆتۆبی تۆ بڕۆ دەرەوە من ئەچم بۆ لای باوکت کوڕەکەی دەرکردبوو دەرگای لە خۆی گردبوو هەرەوە نەمازانی دەنگی تەقەیەک هات چوینە ژوورە سێرمان کرد گولەیەکی بەخۆیەوە ناوە خۆی کوشتووە. ئێستا باپیرەیان شوێنی دایک و باوکی بۆ سێ منداڵەکە گرتووەتەوە و نازیان هەڵدەگرێت. جگە لە باپیرەشیان هیچ ڕێکخراوێک سەردانی ئەو منداڵانەی نەکردووە بۆ هێورکردنەوەی دۆخی دەرونیان. بەڵام ڕێکخراوی ژیان بۆ مافەکانی مرۆڤ لە کەرکووک دوای پەیوەندی پێوەکردنیان لەلایەن دەنگی ئەمریکاوە ئامادەیی خۆیان نیشاندا بۆ هاوکاریکردنی دەرونیان گەر سەردانیان بکەن. وێنە سادەشت بوو بەیانیەکەی دەگەم قەبکردیدا وتی تێ بۆ لای بابا ئەوتم نا وتی دەرچۆ منە ڕۆم بۆ لای بابا دەرچۆ دەقای هات ڕۆی ماڵەوە سێراکەن ئەوای لەسەر خۆی کرد. مامی سێ منداڵەکەش هەرچەندە بەردەوام گرنگی بە منداڵەکان دەدات بەڵام هێشتا شۆکی ئەو ڕۆژە بەری نەداوە کە براکەی لەدەست داوە. تقریبا ساعت 4:30 بوو تەلەفۆنم بۆی کرد وتم ئاکار لە کوێی کابرایکی عارە وڵامی دایەوە وتی احنا دەولە الئیسلامیە ئەلە سایش ماڵکم قتەلنا. دواتر تەلەفۆنم بۆی کردەوە کابرایکی کورد جواب میدایەوە وتی ئەمە دەوڵەتی ئیسلامین ئەو ئاسایشی ئێوەمان تۆپان جنێوێ زۆریشیدا. ئەتر بەڕاستی کارە سات من نەمزانی لەو کاتیا چی بکەم. لە هێرشەکەی مانگی ئۆکتۆبەری داعشدا بۆ سەر کەرکووک زیاتر لە 100 کەس گیانیان لەدەستدا کە بەشێکی زۆر لە قوربانیەکان کارمەندی هێزە ئەمنیەکان بوون. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.